سەرباری چەندین ئاستەنگ لە بەردەم پرۆسەی خوێندنی ئەمساڵ بەپێی ساڵنامەی خوێندن 21 ئەم مانگە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. نەبوونی مامۆستای پێویست لە قوتابخانەکان بۆ وانەوتنەوە، دواکەوتن و پێنەدانی موچە دوو لە گرنگترین ئاستەنگەکانی بەردەم پرۆسەی خوێندنی ئەمساڵن. لەلای ئێمە ئەتا ئێستانەکە حالیان هەموو پەرتوکانیشمان دابەش کردووە. قوتابی ئامادەیە بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. سەبارەت بە مامۆستای هەندێکم کوڕی هەیە، ئەویش لە هەوڵداینە لەگە وەزارەتی پەروەردە و لەگە پەروەردەی گشتی کە لەگە هەروە مامۆستات لێریش بەربەرێت پەروەردەی ناون کە شوێنپڕکردنەوەی ئەو مامۆستایانەمان بۆ بکەن. ئەمە وەکو کارژێری ئامادەی خۆمان ئامادەین بۆ وەرگرتنی قوتابیەکان، وەکو دابەشکردنیان بەسەر پۆلەکان و ناویان داخلکردیان لە سیستەمەکان و دابەشکردنی کتاب پەرتوکەکانمان بەسەریان دابەش کردیانی ئامادەکاری تەواومان کردیا لە بۆ دەستپێکردنی خوێندنی ئەو ساڵ. وەکو ساڵانی ڕابردوو ئەوەمان زۆر تێپەڕاندیە و دواکەوتنی موچە و نەبوونی موچە ئیشاڵڵا ئەو ساڵ باشتر دەبی لە ساڵان و تێدەپەڕێنی. ساڵی ڕابردوو بەهۆی جێبەجێکردنی یاسای خانەنشینی یەکگرتوو تەنها لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەولێر زیاتر لە 1000 مامۆستا خانەنشین بوون. بەو هۆیشەوە کێشە بۆ بەشێک لە قوتابخانەکان دروست دەبێت. بەڕێوەبەری پەروەردەی هەولێریش دەڵێت ئەو کێشانە بەڕێکخستنەوەی میلاکات چارەسەر دەبێت. سەبارەت بە میلاکات لێژنێکی تایبەت پێدات لە هەموو پەروەردەکان، کاری تایبەتی لەسەر کرا، ڕێخستنی میلاکات کراوە. لەوێ کێشەمان هەیە، لێ کێشە نیە لەو میلاکات هەیە، بەس بەم شێوەیە نییە، ڕێخستنێکی باشی لەسەر کراوە. 1000 قسوود مامۆستایە تەنها لەناو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر کە قسەی لەسەر. وەزارەتی پەروەردە خشتەی ساڵنامەی خوێندنی ساڵی 2025-2026 بڵاو کردەوە. بەپێی خشتەکە لە 21 ئەم مانگە پرۆسەی خوێندن دەست پێ دەکات و ڕۆژانی هەینی و شەممە پشوو دەبێت. کۆی ڕۆژەکانی خوێندنیش بە وەرزی یەکەم و دووەمەوە بۆ ئەم ساڵی خوێندن 163 ڕۆژ دەبێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.